بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی ئاوەدان بێ خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەیەکی تری ئاوەدان بێ هاتمە خزمەتی ئێوەی خۆشەویست بۆ بەرنامەی ئەم جارەمان هاتوونەتە سنووری قەرەداغ لە سنووری قەرەداغیش هاتوونەتە گوندە شیرین و جوانەکەی نەوتی گوندێکی تابڵەی جوان خەڵکێکی بە لەفز و کەماڵ و هەروەها میواندۆس بەخوا ماتۆڕەکەشم گوڵۆپشتی پێوە نەماوە هیوادارم ئینشاڵڵا خۆیان چاکی بکەن لەبەرەوەی لە کاتی شەوا لێ بخڕن بە بێلایت خەتەرە فەرموو لەگەڵمان بن ئینشاڵڵا بەرنامەیەکەکەین بەدڵیەوە بێت السلام عليكم باش نشكر باش دادي جان بخير بيا اخوا سر سانسونا حاله حاطه يوش بخير بين يا اخوا سر تاوم يا اخوا بخير بين سر تاو ما شاء الله باش امنا او رازاندوته وما جوز دانا او اما تشي دادناوا او كريه اما كريه تشيليكي كوليركي بيتشورك نا والله بكوليركي تي ايخونو خوشترو يبلين او روني ترا بو كوليركا باسێکی ئەم نانەم بۆ بکە ماشەڵای بینی ماوە کونجیت پێوە کردووە و ئەمڕۆ نەچیە خۆمانەیە نەوەڵا وەڵا ئەمە کولێرەیە ئیتر ئێمە ئاوا بەیەکەوە کولێرە ئەکەین و دایم خۆشە بۆ چێشتەکان میوە گەلیشمان ببێ ئیشکەرمان هەبێ پێشتر بۆ چێشتەکان کولێرە ئەکەین و بۆ خۆشمان بۆ بەرچای بەیانیان باشە هەموو ڕۆژێ ئەم نانەکەی لێرە وەڵای هەموو ڕۆژێ نابەتر زوو ئەرە وەڵا پێویستیەکی تر نەمێنێ بڵێن جارا بەشی دوو سێ ڕۆژمانەکە بەشی دوایشی ترەکەینەوە لە پێویستمان بێت باشە عەزەت و مەینەتی زۆر نییە نانکردناوە بە تەنور وەڵای عەزێتشی بێ بەس نێشتەکە خۆشە کولێرەکە خۆشە و گەرمە و باشە ئەی بەم تەنورە چی حازرەکەن وەڵا ئیتر هەویرەکە شێرین و تەنورەکە دائەخەین و پێکەن بەڵێ هەیە نانشی پێکا بەس ئێمە هەر کولێرەکەین باشە دای حاجیگیان تۆ باسێکی ئەم هەویرەمان بۆ بکەم هەویرە تایبەتمەندی چییە چ جیاوازێکیە لەگەڵ هەویری نانەکانی کەیە وەڵام ئەم جیاوازی هەیە براکەم ئەمە خومرەی تێکری و سۆدەی تێکری و هەیە شیری تێکە هەیە هێلکەی تێکە ئیتر ئەو هەچ کەس بە هەوەسی خۆی باشە من شتێکی زۆر عەجیبم بینیادی تۆ نانێکمان بۆ دەربێنە لەو تەنورەیە وەڵای
نەبرژاوە باشە هەر بەدەست دەریەکەیت هەر بەدەست باشە من بیستو ماڵێوانی کە لە نانەوەیە ئیشەکەن دای مەڵە دەستمان سووتا و شەلاحێکی یەک مەتریان پێ ئەمە ئاسنەکە تۆ مەقاش تۆ حیعنی هەر بەدەستی خۆ و نانە دەرەکەیت خۆم لە یەکەمەوە بەدەستی خۆشم پێوەیەدەم ئەمە چۆن وا ڕاهاتیت وڵایتە من هەر بە مناڵی هەر کردومە و ئیتە هەر ڕاهاتوم بڵێ کاکە ئێمە ژنی لادین چن و تۆڵین ئارە وەڵای مەژنی لادین براتن و تۆڵین و وەکو شارینین ئەی باشە بسەیری کە بزانە نەبرژاوە نەسووتێ ناسووتێ چۆن نەسووتێ دەی باشە ئەی باسێکی ئەم تەنورم بۆ بکە ئەم تەنورە خۆتان دروستان کردووە لەکوێ ناوتانە ئەمە فکرێکیە بوو وەڵا ئەمە فکری خۆم بوو تەنورم داناوە و کڕیومە تەنورەکە ئەم چواردە و شتێکی بووی ئەم چواردەوەرەی لەگەڵ شوبرایەکمان کردومە هەردووکمان یاخوا لەشی یاخوا لێوەی بێ دەی باشە ئینشاءڵڵا باشە ئێمە تۆ باسێکی ئەم بەرچایەم بۆ بکە ئەمە یەن لێرە یەکسەر بە نانە گەرمەکەوەی خۆن ئەرە وەڵڵا ترکە مناڵەکان یەنەوە پیاو بێتەوە حازر بە هەر لێران پیان خۆشەی خۆن باش ئەمە خۆتانایی خۆتانیانی دەرەوەی ئەوەی حیوانی خۆمانە بەڵێ باشە تاوانی گوێزەکە باوەڕ ناکەم یێرە بێ حتممە نیە ودامە گوێزیەوەی نییە باشە حەزەکەم باسێکی گوندەکەی خۆتانم بۆ بکەی چەند تەنوری تایە چەند ئافرەت لێرە خەریکی نانکردنە ئایا ئەو کللتورە جوانە هەرماوە کە ئافرەتان زوو هەڵەستن نانیانە کرد بەیانیان بۆ هاوسەرەکانیان ئەرە وەڵای ساکیانەش هەمی هەر بەیانی زوو هەڵە سێ هەمیشی وڵایی زۆری تەنوری هەیە نازانم بڵێم کەمی نیوەی زۆری کولێ تەنوری هەیە ئیسا بەهۆی کە هەمی حوشەکان هەرێکە تەنوری هەیە ئیتر ئەوە دوو کە زیاد هەرکەس بۆ خۆی کولێرە ئەکات باشە باسێکی ئەوم بۆ بکەڵەن دەمەتەقە و قسەی خۆشی بەر تەنور خۆشەوایە لەگەڵ دادیا باسی چیەکەن ئەرە وەڵا ئەمە خۆشە باسی هەموو قسەیەکە کرێ لەسەر تەنور دەمەتەقیەکەی نویتر دڵی خۆمانەکە ئەرە وەڵا لەخوا بە زیاوی سات نیا نەخۆشە ئەو نەگلەی ناژنیە ئیسا لەخوا بە زیاوێ هەر دەمەتەقی خۆشەکەین و باشە با من دوو دیاری جوانم بۆ ناون بە تانێمێ فەرمو ئەمە تۆ خۆت حێلم یاخەک ئەرە وەڵا دەست خۆش بێ یاخوا زۆر سپاس بۆ دیارەکەتان و بەخێر بێن یاخوا بابین بەدای حاجی دای حاجی گیان فەرمو یاخوا سەلامەت بی سەلە تۆ دەستە چەور بووە عەفو ماکە لەشتان ساغ بێ یاخوا سەلامەت بن یاخوا السلام عليكم. عليكم السلام سرچاوم یاخوا بەخێر بێن خۆتان و سافەکەتان یاخوا بەخێر بێن سەرچاوم خدای حاجیان باشی شکر قوربانم بێەوەی بی یاخوا بەخێر بێن سەرچاومان هات دەنگ باس چۆنە حاڵە باشش زیابێ لەخوا بە زیابێ زۆر باشین و لەخوا ئێوەش بەخێر بێن و سەرچاومان هاتن و گەورەتان کردین و باسێکی گوندی نەوتیم بۆ بکە باسی گوندی نەودی بۆکەم مەلاشک و سپاس بخوای گەورە ئەمەنە باشە لەخوا بە زیابێ گشتمان باشین خزمایەتیمان باشە شکر حەمد و سەنا بۆ خوای گەورە باڵێ وەک جاران نەماین بەس باشین شکولە چاو بەعدێک کەستا زۆر باشین شکول لەخوا بە زیاویە گوندەکەمان تا بڵێ خۆش و خوانێ برە باشین و هەمومان خزمی یەکین و هەمومان کەسی یەکین و لەخوا بە زیاویە زۆر باشین سپاس بخوا باسێکی ژیانی خۆتم بۆ بکە لە گوندی نەوتی چۆن بۆ هاتیتە گوندی نەوتی یان هەر خەڵکی گوندی نەوتیت نەوتی نەبووم ئیتر نسیب و قسمەتم خەڵکی ئەودی و مزڕگوێز ئیتر نسیب و قسمەتم هاوە ئەم گوندە ئەمە چۆن بوو ئەم قسمەت و نسیبە چۆن بوو تر خوای گەورە یەکێ لێرە ژنێکی ئێرە لەوێ شووی کردبوو ئیتر بە بۆنەی ئەوەوە یەکتریان ئێمەیان بۆ ئەوان دۆزیەوە ژن بە ژن بووین وەختی خۆی ئێمە ئیتر ئەوان دۆزیانەوە و ئیتر خوای گەورە ڕێکی خست و بوو بە نسیب باشە ئێستا ئەگەر هەڵبژاردنێک بێ بڵێن بڕۆیتەوە بۆ زڕگوێز خۆشەیان لە نەوتیبی کامیان هەڵەبژێری من نەوتی هەڵەبژێرم من چونکە هەر ژیانم لێرە بووە ئێرە ئێستا بەلاوە خۆش زۆر ئارە وڵاتێکەڵی خوانێ بڕم خزمە باشانە بووم لەخوا بە زیابێ گشتیان شکر باشن و لەخوا بە زیابێ و ئارە وڵا ژیانێک هەر ژیانم لێرە سەرف کردووە من لەخوا بە زیاوی قەناعەتی خەڵکی گوندم بۆ بکە جاران لە گوند خەڵق قەناعەتی هەبوو هاوسەرگیریەکرا لە بە شتێکی کەم قانع بوون لە ماڵێکی بچووکە قانع بوون ئێستا ئەو قەناعەتە ماوە لە گوند و لە دەرەوەی گوندیش کورە نەوەڵا باوانەکەم گشتی شکر لەخوا بە زیابێ باشە بەس نەوەڵا ئەو قەناعەتە نەماوە هەمی خوانی بڕخانی ئێستا ئەو ساوکە جاتۆت لە خاونێکی بچووکە لە دوو هۆدان بە میوانەوە بە مناڵەوە خوانەی بڕێ ئێستا لەخوا بە زیابێ هەمووی خانومان باشمان هەیە خوا لێمان تێک نەدا ئیشتەڵڵا بەس بەخوا وەک جاران قەناعەت نەماوە بەس باشین شکر لە چاو بەعدێک کەسا شکر زۆر باشین باش ئەم قەناعەتە بۆ نەماوە ئای کورە ئای وەرچ عەلە مۆدیلە کاکە ئەمە مۆدیلی تازەیە یعنی شوێن مۆدیلەکەون بەڵێ گشتمان شوێن مۆدیل کەوتین بەس ئیتر شکر لەخوا بە زیاوێ باشین ئێمە ئێستا لە چاو بەعدێک کەسا هەر زۆر باشین شکر لەخوا بە زیاویە باشە دای حاجی تۆ باسێکی پەیوەندی کۆمەڵایەتی گوندی نەوتیمان بۆ بکە
خەڵکی نەوتی لە پەیوەندی کۆمەڵایەتیا گەرم و گوڕن گەرم و گوڕێکی جارانیان هەرماوە لەخوای گەورە بەزای زۆر پەیوەندیمان باشە پەیوەندی چێنەر باشە لەخوای گەورە بەزیاوێ خزمەتیمان باشە کەسایەتیمان باشە بەسەریە کۆین بە نەخۆشی و سەرێشە پێشە یەکتریوەین ئیتر بەتەنی یەکۆین زۆر باشین لەخوای گەورە بەزیاوە بێ باشە جاران لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە کە لە شوێنێک کۆبوونەوە لە دیوەخانێک کۆبوونەوە ژنان و پیاوان باسی چیتانە کرد بە هەر باسی تەمەنی خۆمانمان نەکرد باسی ئەو هی پێشتریشمان نەکرد هی ئیسێشمان نەکرد و وەکو هی جیلەکەی خۆمان بەسی ساتی ئەو کۆمەڵە نەماوە ئەو کۆمەڵەوەی ئەو کاتێک کە کۆمەڵەمانەکرد لە دیوەخانە کۆمەڵیانکن لە سەربانانە کۆمەڵیانەکەن ئەوە نەماوە لە سەبەوە نێم خانە غەریوی غەربیەوە هەر کەسێت ژوور و کەس نایەتە دەرو بەڵێ کەسایەتێکمان باشە بەڕەحمین بۆ یەک دڵسۆزی یەکین ئەمانەکە ئەوەمان نەماوە یعنی بڵێن زۆر میوانێکمان حال لە شوێنێکی دوورەوە بەجارە چین ژن و پیامانەچین بە خێراتمان کردین لەلایە دانشن و شەومان تەواوەکن لە دەمەتەقە هەتا درەنگێ دوازدەی شەویش باشە ئەمەی تۆ باسێکێڵی دانیشتەکانی جاران لە گوندی نەوتی قسەی خۆش و بەعسی فەلاحەت و زەراعەت و ڕاو و شکار و ئیش و کاری ژنان و ئەمانە ئێستا ئەو باسکردانە هەرماوە لە گوندی نەوتی یان باسەکە بووە بە باسی شتیکە وڵا بەسەقم باسی ساتێ پارە و سیارە و مۆبایلی گرانبایی و ئەو شتانەیە یەکێکە شەوبیلە دوو پیاوی هاتیان ڕێیان بیکە یەک پیاوەکەی خۆم ئەو پیاوی ئەو ماڵە ئەو دوو پیاوە ڕێ باشی بە سەرهاتی زوو بکەن تۆ باسێکی خۆتم بۆ بکە جاران کە تۆ مناڵبووی لە گوندی نەوتی باشە هەر لە گوندەکەی خۆشتان کە دائنیشتن لە دیوەخان مناڵەکان دائنیشتن گویان لە گەورەکانە کرد ئێستا ئەم شتە ماوە مناڵ ئەم شتە کات گوێ لە گەورەکان بگرێت بەخوای کەم نەوەڵە نەوەڵا ڕاستەکەی باوکی دانچ ئەوسا سڵ لە باوکە کرا ئێستا باوکی دانیشی ئەوە چێتە لاسەری باوکیوە دانشی یەک دەنە گەورە بچووکی تیانی ئەوەیان باشە بۆ ئای لێ هاتووە هۆکارەکەی چییە؟ ئەڵێ هی ئەم موبایل وشتەیە ئەینا نازانم ئیسە کامەی خۆشەویست و شیرین بێ لە دڵتا بە دوو کەلیمە قسە نەزاتە بێ لە دەستی و نایە سەردانێ بکە هەمووی ئەم موبایلێ حاجیان سلام علیکم عليك سلام باشی شکر قربان بخير من يا اخوان دەنگ و باس و چۆنە حاڵە و حواڵە الاخوه بزيابي عيماني جم و جوڵ و باشە شکر باشا الاخوه بزيابي بڵێ هەتا نانی گوند بخۆین باشی والله اشكر باشين الاخوه بزيابي حتى هسه باشين باش ئەگەر پێت بڵێم بەراوردێکم بۆ بکە لە نێوان ژیانی گوند و شار فەرقەکەیان چییە؟ والله ئێرە ئەوەی تیا هەواکەی پاکە و ئیتر وەکو سلێمانی نییە سلێمانی دایمە قەڵەباڵخە و چارێ و دوو کەڵودار و بەدە ئەوەیەوە ئێرە هەواکەی پاکە بەرفەراعەتە بە ئارەزوی خۆ ئەگەڕێ توانی بۆ هەر کوێ بچین ئەی خواردن و شتەکانی خواردنیشی عیبی نییە لە خوا بەزیێ هەروەکو سلێمانی وایە کورەوە نەڵێی ئەیشی ئەجا بۆیە ئێماڵین گوند لە بەرەوەی خواردنەکانی خۆماڵیە و ئەم مادەکیمیانەی تیانە نەوەڵە ئەوەنەی تیانی هەیشەتیەکە بەخوا هەیشەتیەکە بەس ئەوەی تیا ئێرە ئینەکەی پاکە ماسی پاکە دۆی پاکە خواردنی پاکە ئەمانەی هەمووی باشە جاران لە گوندەوە خواردن نەچوو بۆ شار بەرهەمە کوردەوارەکان و هەندێشتیکە ئێستا عکس نەبووتەوە بۆ نەبووتەوە بەرەڵی سێژ لێرەوە چێ بۆ سلێمانی لێرەوە تێن لێرە ماسەکردن دۆکردن ئەیبەن بۆ سلێمانی باشە یعنی خەڵکی شار یەن بۆ ئێرە ئێوە ناچن لەوێ هەندێ شتە کوردەواریەکان بێنن ئێمە ناچین بەس ئەوان تێن لێرە ئەوانە نانی ئێمە لە شارۆ نانینی بەس ئەوان تێن لێرەوە ئەیبن باشە کا حاجی باسێکی جارانی خۆتم بۆ بکە لەگەڵ ڕەفیقەکان تا لە گوندا دانیشتن باسی شتی خۆشتانە کرد باسی ژیانی خۆتانە کرد ئێستا ئەو هاوڕێیانەوە هەر ماوە ئەو دەمەتەقەی جاران ماوە قسە خۆشانە ماوە لێرە هەر من و زەلامێ ماوین لە تەمەنی خۆما بێ
تر کەسی جیان نیە هەی لە من هەمووی لە من مناڵترە باشە زوزووە چی بۆ لای بەخوا کەم نەوەڵا ناچین درۆ باش نییە کەمەچین بۆ لایەک یعنی هاتوچوەکە تۆزە کەمی کردووە لە چاوجارە ئەرەوەڵا کەمی کردی باشە ئەو سەردەمەی جاران کە لە دیوەخانە کۆبوونەوە و گوێتان لە گەورەکانە گرت و ئامۆژگاریانەکردن و بنەسیحەتیان ئێستا ئەو شتە ماوە لە گوندا نەماوە نەوەڵاوە نەماوە باشە بۆ بەهۆی ئەم تەلەڤیزیۆن و ئەم موبایلە و ئەم داروبەردار کەس لە ماڵی خۆیان دانیشێ و خەریکیەوە بێ باشە جاران خۆشبوویان نیستە وەڵی جاران ناڕەحەتیش بوو بەس خۆشتر بوو بۆ ناڕەحەتی و بۆ ئەرگران و درەوکردن و دیێراو هەڵدان و گڵاڕوتە و تووتن و ئەمانە ئەرکی زۆر گران بوو باشە باسی ئەو درەوکردن و ئەم شتانت کرد جاران ژیان لە گوند هەرەوەزی بوو ئێستا ئەم دەڕاستە و شتانە هاتووە باسێکی جارانم بۆ بکە گیانی هەرەوەزی چۆن بوو لە گوندی نەوتی هەرەوەزی جاریوا بوو دە 12 جەلام خڕە بووە مادام بەسەر ماڵێکە بە ڕۆژێ دراوەکەمان تەواو کرد بەداسیش ئیساتێ دەڕاستە پیا بووە ئەم دەڕاستە باشە کاراسانیە یعنی دڵەکەەوە پاک بوو هەمووتان بەبێ ئەوەی کەس پێتان بڵێ خۆتان کۆ بوونەوە چوون بۆم هەرڵاچون بۆ درا دەسیا بوو ئەو هابوو ئێمە چون بۆ ئەو زر ئاوا بوو بە ڕۆژێ ماڵێکمان تەواو کرد داسەکانتان تیژە کرد و حازرتان نەکرد بۆ یارمەتی خەڵک ئەرەوەڵا قابلە بەچی داسەکانتان تیژە کرد بە هەسان بەردێ بوون پیانە و هەسان باشە دەی هیوادارین ئەو گیانی هەرەوەزیە بگەڕێتەوە بۆ گوند ئەو دڵە پاکە تازە ناگەڕێتەوە ڕۆی تازەوە نەما یعنی هیچ ئەمەلێک نەماوە بەخوا کەس ئیسا ئامەلێ بێوە ژێ لاشێتەوە جەلەمێ لۆ ڕاستی ناکاتەوە ئەو جوانە بوو ئەو جا دەسیا بوو کاکە بەخوا درەو بە هەرەوەزی بوو گێرە بە هەرەوەزی بوو هەروە بێتەوە کێشە بە هەرەوەزی بوو هەمووی ئاوا بە دەسیا بوو بۆسە 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 های سەلام عەلەیکوم سلام دەستم باشەکەم دەنگ و باس سلامت قوربانە باشی شکر قوربانم دەستم باشە یاخوا سەلامەت بی ئاتۆ ماتۆڕەکە بکوژێنەوە با هەنێ پرسیارێ لێ بکەم هەنێ خەڵکەڵێ وەڵی ئەوەی سەر ماتۆڕەکەوێ ڤڕی پێەکە و خەڵکی زەعاجەکە و تا چەندێ ئەم ماتۆڕە ئاسانکاری کردو بۆ ئەوە چونکە منیش پێشەکی بەرنامەکەم هەر بە ماتۆڕ کرد ڕاستەکەی وەڵی ئەم ماتۆڕە بۆ ئێمە کاراسانیەکی چاکە بەس ئەوەشی کا و ئیشەی پێەکەوە بۆ حەزێکی خۆیەتی بەس وەڵامە بۆ ئێمە ئاسانکارێکی زۆر باشە ئێوە چن بەسەر و شاخانە بە سیارە تۆزە ئەستەمە باسێکی ئەوم بۆ بکەیەوە بۆچی بەکارێن ماتۆڕ لێرە وەڵای ئەمار بۆ لای حیوان و بۆ ئیشێکی وێ بۆ شوێنێ بێ پێ بڕۆین هەر بۆ دەشت و دەربەکارێنین باشە جاران ئەوانەی بەلای حیوانەوە بوون هەر بە پێ چون بەڵام ئێستا هەندێک شوانە بینم لە لای مەڕەکانە ماتۆڕیان پێ ئەمە چۆن ماتۆڕە بەکارێنن چۆن ئاوایی بن بەو شوێنانەیە وەڵی تر هەر کەسە و غیرەتی خۆی کەوتووە هەیە ناوێت لەسەرم جا دەشت لێ بخڕێ هەیە کێشەی یەکای بابم لەولێ باشە تۆ باسێکی خۆتم بۆ بکە تۆ ئێستا ماتۆڕە لێرە بۆ لەم گوندە بۆچی بەکارێنی بەڵام بەس بۆ لای حیوان بەکارێن ئەڕەوەڵام باشە ئەی سایقەکە و چۆنە مەڵی لەخوا بەزێ باشە ئیسە کەوتویت ئەڕەوەڵام دێ باشە ئەی بۆ لای تو شتی پێوە نییە ماتۆڕە شۆلی ناغڕم هەر بە ڕۆژ لێ خڕم کێشەم نییە پێوی بێ پێوی نەبی باشە ئەڵێ هەندێک جار هاوڕێ ئامۆژگاری هاوڕێ بکە زووتر وەریەگرێ تۆش ئێستا ماتۆڕ و پێ ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانەی کە ماتۆڕیان پێ و ڤڕەڤڕی پێەکەن بە شارە وەڵای ئەمەژگاریم ئەوەیە کە خەڵکی ئاز نەکەن و خەڵک بێتاقەت نەکەن و بۆچی قسەی خەڵک بێن لەسەر خۆیان و ئەم شتانە یعنی مەرج نییە ئەوە نەیشی کە ماتۆڕیان پێە هەر بۆ ڤڕەڤڕۆمانە بەکاری بێنن یان بۆ خۆشی خۆیان تۆ ئێستا تا بۆ ئیشی لادە بەکاری وەڵا وایە هەنیە کەسەوە هەر بۆی ئاشکردنی خەڵک بەکارێنی هێشە ئیشی پێێتی کاراسانی بۆ خۆی کرد باشەمە تۆ ئەواملی ڕێگە و گرتووە بە ماتۆڕۆی سە بەرەو کیوە ڕۆی بەلاوەرەوە دەشتاڕم بەرەو دەشتا بەڵێ باش ئاگەڵ لە خۆ بێ ئەی بۆ دەستکێ شوشت لە دەسانیە خوانەکە ئەگەر کەوتی ئەوە بشکەینەوە نەسەری ناڕوین کە زیانمان بەرکەوی دێ باشە خوای گەورە ئاگای لێو بێ و تۆش ئاگاو لە خۆ بێ و دێ بڕۆ دێ یاخوا لەش ساغ بێ و سەلامەت بیاخوا فەرمو سەلامەت بیاخوا خواحافیز جابینەرە خۆشەویستەکان ئێستا ڕۆین بۆ ماڵی کاکجەزا پیاو ماقۆڵی گوند و پیاوێکی بەتەمەنی گوندە پێکەوە ڕۆین بۆ ماڵی کاکجەزا و باباسێکی گوندی نەوتی و ژانی گوندی نەوتیمان بۆ بکات جاران چۆن بوو ژیان لە گوندی نەوتی فەرمون لەگەڵمان بن. سەلام عەلەیکوم
باش کاک زاگیان سلام علیکم چۆنی باشی یاخوا سەلامەت دەنگ واسان چۆنە باش شکر یاخوا سەلامەت عەزەتمان نای یاخوا سەلامەت دی گەوەی بی یاخوا ناری پەیام یاخوا سەلامەت بەخشین تعبیر و ئیلهام کاک زاگیان سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بين سر وسر شامان بخيراتني كنالكتان كاين كنالي بيام يا اخوا بخير بين سر وسر شامان عزيتان كيشاوك بهاتنتان شرف مندان كردين زور خوشحالين یاخوا سەلامەت دی کاک دەزا باسێکی ژیانی خۆتم بۆ بکە لە گوند جاران ژیان لە گوند چۆن بوو وەختی خۆی پەیوەندی کۆمەڵایەتی لە گوند چۆن بوو مەڵا ژیان لە گوند جاران ئێمە لەم دیا بڵێن مەعاش و شت نەبوو هەموو خەڵکەکە بەتوتن و مەرەزە و ئەم شتانەوە ئاوەکەمان ئاوێکی زۆر بوو یعنی زمانی زووسی ئاشی لەبەرا بووە و دوای شاتینەوە کارەبامان هەر لەبەر ئەو هینا بوو لەبەر ئەو ئاوا بوو بۆ من خۆم بەبیرمی ئاشێکیان هەر لێرە بووم بەبیرمێت ئاوەکەمان زۆر بوو دەشتایەکی زۆریشمان هەیە نزیکی لەوانەیە 850 بۆ نزیکی 1000 دۆنم زەوی هەبێ ئاوەکەم سەیتەرە بەسەرم ئیتر خەڵکی دێ هەمووی خەریکی توتن و زەراعەت و ئەمانە بوو کەمێکیشی حیوان و وڵاخ و ئەمانەشی بەخێوە کرد ئیتر بە زۆری خەڵک کە بەهاری لێها خەڵکە کەوتە شەتڵکردن و ئیجا دوایەوە کەوتینە عرسکێڵان و دێرا و هەڵدان و ئیتر لەم دێ هەرەوەزی بوو کچ و کوڕ ئەوە نەبوو یعنی وەکو خوشک و براوا بوو لێرە ئەوە نەبوو هەر کەس کە ئەچوو مەسەلە هەر کەسە و کۆمەڵی خۆی بجارێت تۆ جاری وا بۆچی 12 کەسە ها شەتڵی بۆ ناشتی 12 کەسە ها گەڵا ڕوتەی لەگەڵا کردی شریتی لەگەڵا لێدای ئیتر بەم شێوە ژیانمان هاوردوو ژیانێکی زۆر خۆشی چونکم ئاگامان لە تەماع و لەم عەجیزە پیسانە نەبوو کە ئێستا هاتووە عالەمی شێوان و مشکی خەڵکی تێکداوە ئەمە نەبوو لە ناومانە زۆر ژیانێکی خۆشمان باش تۆ باسی ئەو گڵا ڕوتەمان بۆ بکە ئێستا کەسی وایە وازانێ گوێزی بۆ ژمێریەڵی گڵا ڕوتە گەنجی سا نازانێ ئەمە چییە؟ گڵا ڕوتە ئەو تووتنەکە ناشت ئێمە جاهانێکە سێڵێ خۆ نازان بەناوێکی ترێڵێ ئێمە پێڵێن ئەوەڵێ شەتڵ لێدان ئێمەڵێن شەتڵ ناشتن شەتڵەکە بە پەنجە بڵێنمان کرد بە عەرزەکە شەتڵی تووتنەکە ئاخری سا خۆی سار لەوانەیە وەش تووتنەکەتان نەدیبێ هەرچی بڵێم نازان من بینیومە جا ئەم تووتنەتە ناژ و دەوردە ئاوتە ئاو گەورە بوو جا گەڵای لێدا ئاوا 12 گەڵایەکی لێدایتە دوای خەڵک ئاوا گەڵا ڕوتەیەکە ها گەڵاکەی داڕوتان ئەوە پیانڵۆن گەڵا ڕوتە دوایی کە دایان ئەڕوتان و سەفتەیان نەکرد لەسەرێک ئەمان هاوردۆی جا ئەم سەفتانەیەکە بە شریت بە سیخ لێمانە داومان کرد بە شریتێکەوە شریتەکە دوایی ئەکرا بە چەرداخەوە چەرداخەکە وشکە بۆ دوایی هینەکرا ئەکرا بە گوڵۆز دایانە نەبووی تەواو وش بێتەوە اینجا ئەیان خستە ناو زینانەوە ئەم هەموو بەزم و ڕزمەی هەبوو کاک جەزا پرسییم لە خەڵکی گوند وتیان کاک جەزا جارجار شەعرمان بۆڵێت ئەمە چۆن بوو تۆ لە گوندا دەست کرد بە شەعر وەڵڵاهی ناڵێمی ترەوە خوای گەورە ئیلهامێک بوو پێی بەخشیم و منیش ئەوە لە عەسکەری و لە پێشەوە شتمەوت ئیتر ئەم کوردستانش وەڵایی پێم وایە زۆر کەسگا بە شاعیر ئەگەر بیری لێ بکەیتەوە بیری لێ بکاتەوە لەم کوردستانە ئەڵێ هەرجایەکێک لە هینەکان پندێکی بڵێ خوایە بنێری بەڵایە ئەوەی بۆ ئەوەی کە بۆ کورد بەڵایە بۆ ئەوانەی کە تەماعین لە شەرەف و ماڵی کوردایە ئەتخوا نازانین لە تۆ مێژوو بخوێنەرەوە خۆ تۆ خوێندوتان تۆ ئێوە خوێنەوەرن چی کارەسات بەسەر ئەم کووردا هاتووە ئەجا ئەگەر یەکێ تۆزێکینی هەبێ وەڵا لەوانەیە بڵێم هەر بەشی خۆی شتێکی پێ بێ ئەمنیش ئەڵێ عیلم وەکو دەریایەکە و بە هیچ جۆرێ لە بن نایە هەر کەس بە قەتونەتی خۆی توینی دەشکێ لەو دەریایە منیش کە ئەمەوێ بڵێم قومێکم لە گەرودایە جا داوای لێبوردن نەکەم گەرکەم و کوڕی تێدا منیش قومێکم لە گەروایە هەرەوەیە باشە کاک جەزا ئەگەر پێت بڵم شعرێکمان بۆ بڵێ سەبارەت بەوانەی کە ئێستا شوێن ماڵی دنیا کەوتون زۆر بەلای عیلم و ئەدەب و عیرفانە نایەن مەشغوڵی مادە بوون ئەتوانی شعرێکمان بۆ بڵێیت بابێری لێ بکەمەوە بزانم ئەڵێ عیلم و ئەدەب و زانست و عیرفان هەمووی بەجارێ خرایە گیرفان پیاوی ژیر ئەگەر وەک ئەفلاتونە کە پارەی نەبوو لای خەڵک مەزوونە ئیمڕۆ پارەیە پیاوەکە بەشە شا پارەی نەما ئەبێ بەگەدا لە هەر جێ پارەکە خۆی بنوێنێ بناغی عیلم هەڵ ئەتەکێنێ هەر وڵاتێکیش عیلمی تیان نەما سەرگەردانیە ئەرز هەتا سەما
چ باسە و خەبەر لە مێشک پوچان دار بنێتە کۆڵیا کتێب و قورئان. یاخوا دەست و چاو خۆش بێ ماشەڵا باشیان ڕێگەخەی. وەڵا حەزێکەی سا شعرێکی کە بۆڵم بەس ئەمەیان تۆزێ بەلای دینیەکەوەیە. بە بەژن و باڵا وەک داری گوێز بین وەک ڕۆسەمی زاڵ بەتوانە و هێز بین سەرانسەر دنیا گەشت بکەینە کۆڵ هەر ئەبێ بمرین بین بەچنگێ خۆڵ دنیامان هەبێ پاکی ئاڵتون بێ بەشمان هەر ئەبێ خۆنە ناوچوون بێ دنیای نییە و ئاخرە بێ لێمان گۆڕی تەنگ و تارە بێ بەجێمان ئەوەیشی کە دنیای گرتووە سەرانسەر ڕۆحی عالەمی خسووەتە خەتەر ئەویش وەک ئێمە ئەبێ نەمێنێ ئیزراییل ڕۆحی ئەویش دەردێنێ جا شتێکە ئێمە سەبر ناگرین توانامان نییە خۆمان ڕاگرین بە عمری خوددا توانان نەدراوە بەوەی کە ڕۆحی لەبەر کراوە زیر ڕۆح نامێنێ لە خراپ و چاگشت ئەبێ بمرێ ببێتەوە بە خاک ئاوای داناوە خوای ڕەبوالعیزەت هیچ خەفەت نەخۆین بۆ ماڵ و سەرۆت بە هیچ شتێکی دنیا نەنازی بیر لەوا بێ خوا بکەی ڕازی خۆزگەم بەو کەسەی خوای لێ ڕازیە دنیای لە لاوە گاڵتەوازیە. یاخوا دەست و چاو و خۆش بێ ئەی کاک دەزاقەت بیری لەوە کردوێتەوە ئەم شعرانەی کە ئێڵێت ئێستا هەر لە زەهنی خۆتایە لە مشکی خۆتایە قەت بیرت لەوە کردوێتەوە بیخیتە سەر کتێبێک بۆی کە بمێنێتەوە نەوەکانی استفادەی لێ بکەن. دیوانم هەیە. دیوانت هەیە؟ بەڵێ. دیوانەکەت بە ناوی چیەوەیە؟ وەڵایەکی چامەناوی کوردستانی بێنازەوە ئەویشان بە ناوی شعری پڕ ئامۆژگاریەوەیە دانێکی کەشم هەیەەوە هەر تای پشتەکە هین کراوە بەس دەرم نەکردو تەواو. باشە کاکجەزاگیان دەست و چاو و خۆش بێ عەزەتمانایی بەم بەیانیە یاخوا سەلامەت بی. قسەی هەندێک کەس وەک سێوێگەی خەپێکی لێدان نیوەی جایی دوایی ڕووی نایە داینێ بۆ میوان چونکم لە نرخ و جوانەکەی ڕۆی پیاوە بێ لە کاتی قسەکردنیشە ئەمەش لە بەرچاو بگریا تۆ جاریوە کۆمەڵە سێوی جوانێنی کە مناڵی قەپێکی لێ دایتر ڕوو نایە داینێ بۆ میوانەکە لە بەرەوەی لە نرخ و جوانەکەی ڕۆی پیاو کە قسەی کرد زۆر جاری وایە قسەیەکی ئەوەشەکە جا داوای لێبردنەکەم ئەگەر من کەم و کوڕیەکەم هەبێ هەمویان ئاڵتون بوون چییە حیکمەتی دوو گوێ و یەک زبان قسەیە بکە و گوێ بگرە لە دوان وەڵام من دوانم کرد و گوێشم لێش دەکرد یاخوا سەلامەت بی ئێمە بۆیە هاتوین بۆ لای تۆ لەبەرەوەی گوێ بۆ قسەکانی تۆ شتکەین قسەکانی تۆ هەمویان ئاڵتونن ئەگەر ئینسانی خۆی هەبێ گوێ بگرێ ئیسفادەی لێ ئەکا بۆ ژیانی یاخوا سەلامەت ئەوەی منوتم گەوهەرە بۆ تۆ لات گەوهەر نەبێ گەوهەرە بێ. دادا سۆزی سەلام عەلەیکوم دەنگ و باسن. سەلام بەخێر بێ ئاخوا سەر چاوەڵا لەخوا بەزیا بێن باشن دەنگ باسیەوە باشن شکر. ئێمە زۆر باشین ئەمڕۆ بە گوندی نەوتی ئاگەڕاین ماشەڵا خۆش بوو هەمووی خەڵک بەکەیف بوون پێەکەنین جەویان خۆش بوو ژیان لە گوند هەموو ڕۆژێ ئاوایە؟ ژیان لێرە وەڵاهی هەموو ڕۆژێ بەم شێوازەیە کە ئەمڕۆ بینیوتانە ژیان لێرە زۆر خۆشترە لە ناو شارە ئاو هەوای ئێرە پاکترا وەک سلێمانی نییە ناو شار عادەتەن ژاوەژاو و بە بۆنی کارگەکان و کۆمەڵێشت هەیە ئەمانە لەوەیە تەندروستی کەسەکانیش تۆزێک چۆنەڵێ ها نەخۆشی زیاتر هەبێ بەڵام لە گوندە ئەم شتانە نییە بەهۆی ئەوەی کە ئاوهای ئێرە پاکترە خواردنی تەندروست ئەخۆن وەک ماست و شیر وها بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان ئەخۆینەوە و هەروەها کێڵگا یعنی زەرعات و شت ئەکەن ماڵەکان تەماتە یعنی خەیار بامێ ئیتر بەرهەمەکانی خۆمان ئەخۆینەوە و تەندروسترە لەوەی کە بچین لە ناو بازاڕەکانە بیکڕین. باشە ئەی باسێکی گوندەکەی خۆتانم بۆ بکە مەکتەب تاپۆلی چەنی لێیە وە لە دوای بۆ نمونە لە دوای ئەوەی بۆ نمونە تا شەشی لێ پێم وابێ وایە؟ بەڵێ بەڵێ لێرە لە یەک هەتاوەکو شەشی لێیە بنەڕەتیە تەبان لە دوای شەشەوە ئەچین بۆ ئاوای شەخ مستەفا پەرە بە خوێندنەکەمانەین هەتاوەکو دوانزەی دواناوەندی لێیە. ئەو گوندەی کە باست کرد ئاوای شەخ مستەفا نزیکە لێتانەوە بە پێ ڕۆنیان بە پاس بە چیە ڕۆن؟ وەڵام نزیکە لێمانەوە زۆر دوور نییە بە پاس هاتووچەوەکەین ڕۆژانە. باشە بەدەر لە باسی خوێندن و ئەمانە کچان لە گوند ئیشیان چییە چۆن هاوکاری دایک و باوکیانەکەن؟ وەڵاهی لەگەڵ خوێندنەکە کە تەواو بن ئیتر عادەتەن خوێندن ئێمە بەیانیانە لێرە لە حوتەوە تاوەکو دوانزەیە دوای ئەوەی تر هاوکاری دایکیانەکەن خواردن دروستەکەن ئیتر هەنیشیان هەیە ئەچنە ئیشی دەشت و دەرەکەن لەگەڵیانە ئەنی ئەگەر کەسێک زەرعاتێ شتێکی هەبێت بەرهەمەکە لەگەڵ ئەوانە زیاتر پەری پێەیە هاوکاریانەکە بۆ شێوازە. ئەگەر ئێستا من لە تۆ بپرسم بڵێم جیاوازی تۆ چییە لەگەڵ دادەیەک لە شار بۆ نمونە تۆ چی شتێکە زانی لە گوند؟
مەڕدۆشین مانگادۆش ئەم شتانە نازانیتەوە وڵا ئەوانە نازانم درۆ باش نییە بکرێ ئەی بەڵام نانکردن و ئەم شتانەی هاوکاری دایکتەکەی بەڵام خواردن هەموو ێزانم بەڵام نانکردنیش یارمەتی ئەم لەگەڵ ئێستا ئەو ئەیکاتەوە من ئەیبرژێنم ئەوم کردو لەگەڵێ باشە عنی تۆ ژۆکە دایکە ئەوە دەستەکەی بە تەنورەکەیە ناوەڵاوە ناکەم دەی باشە ئینشاءڵڵا یاخوا سەلامەت بی هەر هاوکاری دایک و باوکوکە ئینشاءڵڵا خوای گەورە تۆیان بۆ بهێڵێت زۆر سپاس دەکەم مەمنون بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین بەهاتنتان کاکە دانیال سەلام عەلەیکوم باشی سلام رحمة الله برایم دەنگو باسە چۆنە حاڵە حواڵە یاخوا بەخێر بەسەر و چاوانە یاخوا سەلامەت بی دیارە شەکەت و ماندویت و حیوانەکانیشتر مۆڵیان داوا لێ ئیسراحەتیان کردووە ئەمە لە سەعات چەندەوە دەرەکردوون لە سەعات 4:30 بەیانیوە ماشەڵڵا یعنی تۆ لە سەعات 4:30 وەستاوی لەگەڵ حیوانەکانە ئەیان لەوەڕێنی ئەوەڵا حیوانەکانە زیاتر بزننیان مەڕن وڵا زیاتر مەڕن باشە من لێرەوەی بینم مەڕەکان لەولاوە مۆڵیان داوە بزنەکانیش لەم لاوە ئەمە ئەم فەرقە بۆچی تێکەڵ یەک نابن وڵای بزن خۆی تەبیعەتی وایە زۆر حەزی بەناو مەڕ نییە حەزەکا لە شوێنەکە تۆزە فراوان بێ ینی حەز ناگەن لا شوێنێکی ترنجاو بێ بترنجێ دنیایەک حەزەکا فراوان بن بۆ خۆی هەرێکی لەلایە بخەون مەڕەکان لەوانەیە جوڵەیان کەمتر بێ و بزنەکانی زۆرە جوڵێن مەڕەکان چکە کێشیان نیە سەرەکەم بەناگەڵ یەکتریەوە لێک شوێنە پاڵەکەون زۆر بەلایەن ئاسای بەس بزن حەزی زۆر بۆ شوێنە نییە باشە حکمەتی ئەم بزنە چییە لەگەڵ ئەم مەڕانەیە وڵی زیاتر حکمەتەکەی ئەوەیە بزن بۆ پێش ڕانە مەڕ تۆزێکە گەرمی کرد مەڕ پێش ناکەوێت تر بزنەکە پێشەکەی مەڕەکە دوایەکەی مەڕ خویەکی هەیە سەرێ بڕە گشتی دوایەکەیش مەڕ چکە کە مەڕوە بێ تۆزێ بزنیتەکەی بووی بزنەکەی بڕۆ مەڕەکەی دوایکەوێ باشە شوانی بە هەموو کەس سەیەکرێت وڵی تااقەتی کەوتورە سە تااقەت و توانە ئەوێ کەسە خۆی گلای کاتەوە نەموو شتێبین نابێ هەیە ئاوا لە بەرنامەی ئایبینیەڵێ شوانی خۆشە و شوێنێکی خۆش و سروشتێکی جوان و ئەمە هەر ئەوەیە کە لە کامێرەکە دیارەیان لە واقعی قورسە وای لە واقعی قورسە تۆ حسنابێ حسابی دووسێ ڕۆژکەی چۆچ کە سستانەکەی بەجددی جاری وایە کارێکە پێەکە وا هیلاکتەکە گیانە دەرەکە تو جاری وای ئەڵی تە و شاخەوە لەو شاخەکەکە لەم سەر بۆ سەر بزن بڕەبێ بێ فریایکەوی خۆی ڕاستە خۆی ساحەتیشی تیا و هیلاکیشی تایە بەس زۆبەی زەوی کاتەکانی هیلاکیە و ساحەتیشی تیا بەشی خۆی ئەگەر پێ بڵێم خۆشیەکانی شوانین پێم بڵێ بزانین چییە خۆشیەکانی شوانی چییە چ کاتێکی هەیە زۆر خۆش بێ وڵای خۆشەکانی شوانی مەگە بڵێ بۆ سەحەت و تەندروستی خۆ و ئەوە تۆزێ باشە بۆ خۆتر هەروانەیە مەگە بڵێ بۆ شیر و ماسەکە شێوەش هەر باشە بەشی خۆی ئەوانە شەرەکات ئەی تۆ قۆرە ڕەشەکە و پێیە و چایەکە کوڵێنیت نەوەڵای ئەمە دوچکە دوو نەفەرین تا نیۆڕان شوان نبینێت بەدلیاتەکەی من لە بانیۆ شوانم تا نیۆڕ براکەم بۆ لەم تا ئێوارە شوانە بێت باشە باسێکی گوندی نەوتیم بۆ بکە گوندی نەوتی بۆچی حیوانێک لەبارە بۆ ڕەشەوڵاق لەبارە بۆ مەڕ بۆ بزن بۆ چ شتێ زیاتر لەبارە وڵای گوندی نەتی زیاتر بۆ وڵاق لەبارەش کە لەبەری ئێمە دەشتەکەمان کەمە زیاترەکرێ بەخەلە شاخەکەمان زۆرە شاخەش هەر بۆ تۆزێ بە وڵاق باششکە شاخ بۆ بزنیش باشە بەڵام خەڵک زۆر بزن زۆر بەکەنی بزن ڕاگەی زۆر زۆری مەڕاگرێ مەڕیش تۆزێت تەپۆکە ناتوانێت بەسەر لێژگایەکی زۆر ئاسەر بکەوێت باشە باسێکی ئەم شاخ و داخەمان بۆ بکە ئەم ساڵ مار هەبوو مێرو هەبوو لە گوندی نەوتیاننا وڵایی هەبوو بەشی خۆی لە هەموو شوێنەکە هەیە بەشی خۆی هەر مارومێری بەشی خۆی هەرەیە بەس زیاتر لەو شاخە زیاترە بۆ منە ڕەشماری لێ بۆرە ماری لێ ئەوانە هەمیلێن تۆ لەم وەرزەیە ئێستاکە لە دەرەوەی بە چاوی خۆت بینی و تەمارە بینیوە وڵی چەند جارە بینیمە تا سێ جار بینیمە ئەوە ڕەشمارم بینی و ماریشم بینیوە باشە ئەی گورک ئەوانەی کە زیانە خڕۆن ئەوانت بینیوە لێرە هەیە هەڵا گورگی شێ و چقەڵی شێ و ڕێوی شێ و کەمتێری ژێ لێرە باشە زیاتر گورگەکە زیانتان پێگەین وڵی زیاتر چقەڵەکەی گورگ تۆزێک کەمە لە ئێمە کەمترە هەیە بڵێ نییە هەیە بەڵام کەمە زیاتر چقەڵەکە لەم ناوە هەیە باشەڵەن چقەڵەکە خوانەکە ئەگەر پەلەماری مەڕووماڵاتەکەت بە یەک دانا بریندارەکات و ئەی بە یان چەند دانەیەک وڵی چقەڵ تەبیعەتی وەکو گورگ وایە نایخوا بەس من لێشکێن و بەجێ هێڵێت تەبیعەتی هەراوێنێ وەکو گورگاتت بۆ نەپچێنە سەرێ بۆ بە دەسەرێ بێ هەتا بۆی بکرێ من لێشکێنێتتر بەجێ هێڵێ ناشیخوا زیاتر بە شەوایان بە ڕۆژە وڵی بە زیاتر بە شەوە دەرەکەون ئەوانە باشە ئەی ئێستا گەر بوون منە خوانەکە گورگێک لەم دەشتەیە چقەڵێک شتێک پیا بێت زیان بە حیوانەکانە بگەێنێت تۆ بەچی بەرگری لەکەی
وڵی سیلاح بێمە هەڵی ناکەین زۆرە باشیشکە لەوەری شتێ باش نییە ئەگەر بزانی زیامان پێگەێنێ خەڵکوشتی ترێ ناو دیێگە سیلاحیە ئەوانێنین بچین بیاکوژێ باشە دیخوا لەشە ساغ بێ خی گەورە مە ڕووماڵاتەکەش لە دەرد و ئافات پارێزی ئینشاءڵە ئەی مەڕەکان و بڕیوەتەوە ئاراواڵا کەی بڕیتەوە وڵی تقریبان وازان مانگی 5 بوو وەزم 25 بوو 25 بوو بەڵ باشە دەست و چاو خۆش بە عزتمان نای یاخوا بەخێبن سەرەوە چاوانم خورد لەترم ئاوا داهات مامۆساوانە عزت کێشی باسی مێژوی گوندەکەتانم بۆ بکەیت لە ڕووی بنیادنانی مزگەوتەکەەوە پێشتر مزگەوتەکە لێرە بوو یان لەکوێ بوو مزگەوتەکە پێشتر هەر لە تەنیشە مزگەوتە بوو کۆن هەبوو بەڵام لە دوای ئەوەی کە حکوومەتی بەعز هات ئەو بوو تەبەن دیەکانێمی تێکدا و مزگەوتەش تەبەن تێکچوو ڕوخاندان لە دوای ئەو مزگەوتە بەڕێز دکتۆر عەلی قەرەداخی دروستی لەسەر ئەرکی خۆی ساڵی 1994 بوو خوازدای بەتوی ئینشاڵڵا لە دوای ئەوە تا ئێستا دوو جار نوێژەندی کردوتە تا ئێستا ئەم ساڵی 2008 تقریبا ساڵی 2021 بوو دوو بلۆ کات دیسان نوێژەنی کردو لەسەر ئەرکی خۆی دکتۆر عەلی دەستی خۆش بێ بەعام ئەهلی گوندەکە چۆنن لە ڕووی پابەتبوونیان بە ئاینی ئیسلامەوە وڵا سوپاس بەخوا باشین نەخوا بەجابێ بە حکمی سوپاس بەخوا ئەم مزگەوتە 5 فەرزە بانگی تیا درێت جەماعەتی تیا کرێ هەموو جمعەیەکی تیاگە سوپاس بەخوا لە ساڵی بەتایبەتی لە ساڵی 2009 مامۆستا بەڕێز مامۆستا ئارام ئەو جەهار بەڕاستی خۆبەخش هاتووە هێناو کۆ ڕەسمی لەلایەن حکوومەت نییە هەر خۆبەخش هاتووە هەتا ئێستا لە ساڵی 2009 هەتاوەک ئێستا بەردەوام جمعەی تیا کرێ پێشتریش کراوە بەڵام تر کراوە هاتووە بین بڕی تێکراوە بەڵام لە ساڵی 2009 تاوەک ئێستا سوپاس بەخوا بین بڕی تیان نەکات تا جمعەی تیا کراوە لەخوا بەزیاد باشە حتمما هەموو گوندێ چەند کەسانێکی دێ هەڵکەوتووە هەمووانیشی کە لە شارن هەر بنەچەکانە گەڕێتەوە بۆ گوندەکەی ئێوە چەند کەسایەتێکی دێ هەڵکەوتووە ماشڵا کەسانی دانا و زانا ئەوانە کێن بێ زەحمەت وڵا بە تایبەتی بەڕێز دکتۆر عەلی قەرەداخی سوپاس بەخوا ناوبانگێکی هەیە نەک بۆ گوندەکەم ئەو نەک بۆ قەرەداغ بگرە بۆ هەموو کوردستان شانازیە سوپاس بەخوا ئەو پیاوی تیا هەڵکەوتووە و ئەم مزگەوتیش دروست کردووە سوپاس بەخوا ئەوی تایە بە چەند لێکی لەوانتریش کاک حاجی فوادیش سوپاس بەخوا بەسکۆشی لێکە ماڵی بێ هەر لە تەنیشی مزگەوتەکان شوێ مزگەوتە کۆنەکە هۆڵێکی کردووە بۆ بۆنەکان و بۆ پرسەکان سوپاس بەخوا ئەویش دەستخۆشی لێکەین خوا جەزای باتوەیش عەزەتی کێشاوە خوا سەلامەتکە مامۆستا باسێکی گوندەکەمان بۆ بکە گوندی نەوتی لە چیوە هاتووە ئەمە ئەم گوندە نەوتی لێ بۆ یان چی وەڵی وەکو ئەوەی کە باس کراوە لە ڕابردووە بیستومە لە بابا پیرانەوە وەختی خۆی سوپاس بەخواڵەن ئاوێکی باشی هەبووە بەم ئاوە یعنی سەرچاودا هاتی ئەم دێ بووە یعنی هەچی بەرەبوومی کشت و کاڵی و باخ و باخات و مەرەز و هەموو شتێکیان لێ کردووە بۆتە بژەی دێکەمان ئیتر لەوە هاتووە کە بۆتە داهاتی گەورە ناو نەوتی وەکو چۆن ئێستا وڵاتەکەمان لە سا چەندی 90 بەڕۆژەی هەتا عێراقیش داهاتی نەوتە ئەلەوە کە داهاتی زۆرێنەی ئەم ئاوە بە سوپاس بەخوا وەکو نەوت بەقیمەت بۆ نانەوتی ئەوەی کە من بیستومەوە هاتووە باشە باسێکی ئەو کانێم بۆ بکە خەڵکی گوندەیانوت وەختی خۆی کارەبەیان لە ئاوی ئەو کانیە دروست کردووە ساڵی 90ەکاندا بێزەبەن 97 بۆ دروستیان کرد کارەبای لە دروست کراوە و پێش 97 زوش من بەڕاستیەوە بەبیر نایە هەتا ئاشیشی لە دروست کراوە ئاشی لە دروست کراوە بەڵام ئاشیشی تیا بوو بەکان هاوردوو بە دیێکا بڵێن ئیسفادەیان لێ کردووە یعنی
خەلەو خەرمانەکانی خۆتان نەئەبر بۆ گوندێکی کە هەر لێرە ئاشی لێ من بەڕاستی بیۆری من نەبووە دەمێکە ئەوە ڕاستی زۆر کۆنا بۆ باسی ئەەکەن بەڵام من ئاشیونەکەی ماوە هەن ئاساوشی هەندێکی تا حەدیسش ماوە تەمەەن وەختی خۆی ئاگە سوپاد بخواونە زۆر بۆ ئاشیان پێگەڕاوە لە دوای ئەوەشەوە سوپاد بخواردنەوە دوو بزانمە و کاتە بوو کارە باشمانە دروستکە سوپاد بخوا حکومە بۆ دانان عنی باشە سوپاد بخوا بڵێن چەند گوڵە پێکمان بۆ دیێکا بۆ ماڵەکان بەشێک سوپاد بخوا باشە مامۆستاگیان دەسوچاو خۆش بێ بام لە ناو هەک بەکەمە دیارەیەکی جوان مێناو بۆ مامۆستای گوند ئەگەر لێمان قوبڵکە یاخوا سەلامەتی سەلامەتکە مامۆستاگیان یاخوا بەخێبە سەرچاوم بۆ گوندەکەمان بەخێبە سەرچاوم دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم بەخێبە سەرچاو سەلامان قوربان سەرچاوەکەم بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوەدان بێ ئەمەش گوندی نەوتی بوو کە ئێوە لە چاوی کامێرەکەی پەیامەوە بینیتان هیوادارین جوانی و باشی گوندی نەوتیمان بە ئێوە پیشانیا بێ دەسوچاوی ئێوە خۆش بێ کە تا ئێستا بینەری بەرنامەکەمان بوون و هەروەها دەسوچاوی کاکی دەرهێنەر و ستافی کامێرەمانیش خۆش بێت تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر ئەگەڕێنەوە لاتان بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان لەگەڵ